لە هەفتەی بەرەنگاربوونەوەی مادەی وەژبەر کە سنتەری پەرپێدانی لاوان پێستاوە لە هەڵەبجە کتێبی گەنج و مادەی وەژبەر بڵاو کرایەوە. ئارام ئەسعاد نووسەری کتێبەکەی و دەڵێت زۆربەی بەکارهێنەرانی مادە وەژبەرەکان لە چینی گەنجن و دەیان و کارپاڵنەرن بۆ دیاردەکە. ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ڕێژەی ئەو کەسانی کە هەڵگیری مادە هۆشبەرەکانن زۆربەی چینی گەنجانن کە زۆرترین ئەو کەسانە کە تەمەنیان لە تەمەنی 18 ساڵیەوە و تەمەنی 34 ساڵی کە ڕێژەیەکی زۆری گەنجە ئالوودەی مادە هۆشبەرەکان بوون کە ئەمەش خەتەرێکی گەورەی لەسەر کۆمەڵگەی کوردی و ئەمەش وای کردووە کە هەڵگرانی مادە هۆشبەرەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا بەپێی ئەو ئامارانی کە لەناو کتێبەکەی شاباسم کردووە کە لە ساڵی 2003 تا ئەگەتە ساڵی 2022 ڕێژەکە نەک چەند دەبەرامبەر 100 بەرامبەر ئەم ڕێژەیە زیاد بوو. بەکارهێنانی مادەی وەژبەر قەیرانێکە لە سەراستی دنیا وڵاتان پێوەی گیرودەن. شارەزایانیش مەترسیە گەورەکە دەخەنە ڕوو بە شێوەیەک ئەگەر ڕێی لێ نەگیرێت ئەوە گەنجان و لاوان زیاتر لە ڕووی دەرونی و ئابووری و تەنانەت هەڵوەشانەوەی خێزانەکانەوە پێی کاریگەر دەبن. ئەم کارەسەدە کارەسەدێکی جیهانیە تەنها لە کوردستانانیە بالفعل یان ئەگەر ئێمە فریایی نەکەوین کوردستانیش وەکو وڵاتەکانی دیکەی چواردە و بەرەو ئاقارە ئەبەن کە ئێستا ڕۆشتون گەنجەکانیان چکرد لەوەی بەتاڵی تووشی مادەی هۆشبەریش بوون جگەل مۆدە هۆشبەر تووشی فێڵی تووشی خراپەکاری تریش ئەبن سەریان دەبات بەرەو ئاقارێکی خراپتر کە ئەویش بیرکردنەوە لە شتی لە تاوان بیرکردنەوە لە زیکردن بیرکردنەوە لە خراپەکاری لە فەساد لەسەر زەویە. هەرێمی کوردستان بێتە ترانزیت بۆ تێپەڕبوونی مادانە بە وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا. هەر بۆیە حکوومەت بەرپرسیاری یەکەمە لەوەی کە ئەم گەنجانە ڕزگارکە و دەستیان بگرێ و بیان خاتە سەر ئیش و لێیان بپرسێتەوە و ئەم مادانە قەداغەکە و تاکیش بەرپرسیارە لەوەی کە لە ئایندەیە چ جۆرە دەسەڵاتێک هەڵە بژێرێ. بێگومان ئامانج و ئاقاری ئەم بازرگانیە بێهۆشکردنی خەڵکە زیاتر دوورخستنەوەیانە لە بەها باڵاکانی کۆمەڵگەکەمان کە ئەوەش تەنها گەنج و لاوی وڵاتە لێ زەرەرمەند دەبێت. لە هەموو ڕووەکان و کاری لەسەرەکەی مامۆسایانی ئاینی و لە ڕووی یاسایی و لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونی جەستەیی لە ڕووی هۆشیاری لە ڕووی سلکی پەروەردە لە هەموو شوێنەکانیمە کاری لەسەرەکەین هەوڵە دەین لەم ماوەی هەفتەی بەرەنگار بوونەوەی هەوڵە دەین لە زۆرێک لە شار و شارۆچکانی کوردستان ئەم پانێڵان جام دەین و هۆشدارێک بدەین بە حکوومەت و بەلایەنەکانی دیکەی حکومڕانی لەم وڵاتە و هەموو ئەوانەی کێمە دەنگمان پێگات کۆی بتوانین هەمومان کارێکی لەسەر بکەین و هۆشیارێکی گەورە بدەین. بەپێی زانیاریەکانی ناو کتێبی گەنج و مادە وەژبەرەکان لە ساڵی 2023 تا 2022 ڕێژەی بەکارهێنانی مادەی وەژبەر بەرەوەڵکشانی بەرچاو ڕۆشتووە. لە چاکسازەکانی ئەولێر و سلێمانی و دۆک زۆربەی ئەوانەی بنکراون بە تاوانی بەکارهێنانی مادەی وەژبەر چینی گەنجانن. بێکاری قەیرانی دارایی ئابووری و دانەمەزراندن و دەیان کێشە و گرفتی دیکە کە بەرۆکی گەنجان و هاوڵاتیانی گرتووە هۆکاری سەرەکین. بەوەیەوە سنتەری پەرپێدانی لاوانیش بە ئامانجی بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ ماوەی 7 ڕۆژ هەفتەی بەرەنگاربوونەوەی مادەی وەژبەری ڕاگەیاندووە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.